نەنووجان گیان ساڵە ئەو ساڵەمە شوانمان کردی ماری بردی لە شاخی هەرفتی گورگ خواردی نازانم دەرپەرە قوربانت دەبم دەسوساوە کوردی چاکە پاسەبانی دیوە چای چاکە دەسوساوە کوردی دەتفەرموو بالە ئارزم دەکردی چێ ئێستا من لە شوانێکی دروستسابی دەگەڕێم کە ئەو نۆ سەرمەرەی نەمانماوە جوان بیبە بی لە وەرێنێ گەڵاوێکە خەپەتۆڵەکە بێنێ نا لە گورگ خواردی نازانم چی هەر بۆ خۆشی دەیتزێ دەزانم خەبەرمەیە وەڵاهی مەشەخڵی لە خوارەوە لە بەرماڵان یەکی زۆر چاکم پێشێک دە مستەحەقە فەقیرە مستاکی فەقیرە چێە من دەیناسم کوڕە خولە مام ڕەحمانی خولە ئەوەی منداڵان وە دوی دەکەون پێی دەڵێن خولخولە بۆ خۆیەتی زۆر فەقیر و مستەحەقە بەنانە زودیش حازرە بەسەری تۆ دەڵم مامنەنە ئەوە زۆر جێژی وێژ دیاری دەکات بەڵێ بتوانم مەرمەڵاتە ڕای بگرێ کوڕە زۆر سەیرا ئەو جورێ منەوە دەبێنێ زەحمەتە مەری ڕای بگرێ وەڵێ دیسانش گایدە ناکە چونکی مۆردی ئیتمینانی توێ بێنێ ئیمتیحان دەکە بزانین چۆن دەبێت خاتر جەمبە ئەمن زامن هیچ نیگەرانی مەبە ئەوەندە فەقیر و مەزلومە ئەوەندە فەقیر و مەزلومە مەڕەکانی پێ بسپێرەوەی خاتر جەم نیگەرانیشی مەبە بەسەرتی مامنەن و فەرموچارکەت بیخۆ دەزانی لەبەر تۆقیەوە بۆ خۆت دەزانی 300-400 سەرم مەر هەبوو بابە هەر بردیانە هاتنەوە کەمیکی هەر بردیانی نایەنەوە کەمیکی یەک دەڵە گورگ خواردی یەک دەڵە سێڵاو بردی یەک دەڵە نازانم دەچاڵاوەکەوت ئاوە لەبەروای تۆقیەوە شوانم دەوێت مؤتەمەدی بێ خولاش ئەگە تو زەماناتی دەکەی ئیشکالی نییە موافقاتی دەکەم وەلی ئەوەش بفەرموو بزانم ئەوە خۆرد و خۆراک لیباس میباس و ئیدعای زۆر نەبێ ها یعنی نو سەرمەرەکەی بفرۆشم بیدەی بووە بەشمەشی کوڕە بەسەری تۆ پێم کوتی ئەو فەقیرە ساڵە دەستێکی لیباس بۆ بکڕی نانەزگێکە بدەیری خەڵاسە ئاگای لە مەڕەکان دەبێ بەست زمانی شە فەقیرە باز ئەوە شوانی چاکە شوان چاکە دەڵام مەحەممەدی لە دوو بنێرم بیبینم و خولای لە نزیکرا بخۆشم ئیمتیحانێکی بکەم زانم باشەیان نە پێت باشە لە دوو بنێرە بڕێ لە ماڵ بێ مەحەممەد لە ماڵێ ها باش کاردارمانەدا باش ئەوی لە دوو بنێرە خولە بڵا ئەسرای وەخت بێتە خزمەتمەند زۆر چاکە لە حەسیەوە بە خەزاڵ دەتوازمەوە کاراشم بۆ ساز کردووی کارات بەسەر تاتەتم دڵم تارای بەسەر تاتە بچینە و نەمام ئێنە جوانەکانت هەڵماون لە لام تا خەزاڵ پێی خۆش دەبێ دەسترەی سەر جوافیشم بۆ خەزاڵی ساز کردووە چەند جوانە چەند جوان دەبێ خەزاڵی خۆم خاسەکەوێ جۆ زەردان چۆنت بگرم بەداوێت چۆنت بگرم بەداوێ وڵا دۆست بە دڵی خۆت بێ خەزاڵ دڵاڵی ناوێ خەزاڵ دڵاڵی ناوێ پێم لێ نییە پێم لێمە نیە پێم لێ نیە بانەمێنم پێم لێ نیە بانەمێنم قەولی شەرەفم داوە کراسی کرێشەی بۆ دێنم بە زۆر لە گولەی دەستێنم ئای خاڵە 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 ئەمڕۆ دیدەی من خاڵە ئەمڕۆ دیدەی من خاڵە دووکەوەم دیتونەوە بەجوود کەوت بوون لەو ماڵە بەجوود کەوت بوون لەو ماڵە خاڵە خاڵە ئەمڕۆ دیدەی من خاڵە ئەمڕۆ دیدەی من خاڵە دووکەوم دیتونەوە بەجوود کەوت بوون لەو ماڵە بەجوود کەوت بوون لەو ماڵە یەکیان باری پارەکە یەکیان باری ئەو ساڵە یەکیان باری ئەو ساڵە داوم بۆ ناونتەوە بۆم پێوە نابن خاڵە بۆم پێوە نابن خاڵە فلوکێ فلوکێ
دەڵاتی محەممەد وەکیە لە ماڵم وەرە زوورێ محەممەد وەکیە دەوەرە ژوورە دەڵێ میزا سەمای محەممەد وەکیە دەڵێ ڕێوێ قەنگیان داوە داخوا محەممەد وەکێت کارێکی بە منە بۆ لە دوم هاتووە ئەو پیاوی ئاغاشە خلوچه خلوچه سلام عليكم خلوچه سلام عليكم حمل ورشة شوني ياكي سلامتي ايشو كارت من بو قولي قتي بيا قولي قوليتشي قولي يا غاي كاري بمن بو سكاري بمن بو الحام بهم هاي فالكو دام مزرين بمكاتا شوهاني خوي بوڵێکی باشم بداتێ خەزاڵی پێدەجوازمەوە خۆشە باش بە بڕۆی مامنەوە محەممەدەش مالۆ نێسوچووە وەڵاهی لە مێژە ڕۆیشتووە ئەمە شاکاریمە جێژمان نادو جێژمان بۆ بێنێ دەڵێم تەواویش نییە ها تۆزێک کەمی هەیە ئەوە چێوە هەونی دوور بە دوورەوە دیارن دێن بەرێوڵا دەڕێ بۆ خوان ئەوە نزیک بوونەوە باش دەڵام دەفەرمووی بچینە خوارێ چینە خوارێ باشتر بزانینە و خولەیە چێ فەرموو فاورە فەرموو دێت خولەجان هاتی دەڵێتی مامنەنوجان ئەرە هاتم ئەگ بەخێری سەرچاو بەخێری سلام علیکم ئاغا جان علیکم السلام علیکم السلام خولەجان چۆن چاش چۆنی ئاغا زۆر مەمنون بەنواکەدا دەبم ئینشاءالله خواهش دەکەم مامە لە شو ولاوە لەبانی ڕۆژشەلاندی خلا ها تاوت هێنا ئەوە زۆر پێچە باشە کارمان بە تۆ نییە بڕۆ لە تاوی لە بزانم ئەو مانگا و مریش وشتەنە پێرا بگە بڕۆ دەی ئەوە نۆکەردا باە نۆکەرە ئەدی بۆ بەدەنیا موسپی بۆ دەڵی نانی کردووە ئەوە هەروایە عادەت هێتی ڕۆی سپێ بێ ئینشاءالله خولەجان دەزانین لەبەرچی لە دوومان نردووە نەوەڵا ئاغا جان نۆ سەرمان مەر هەیە دەمانەوێت ئەتۆ ببی بە شوانێوان ئەگەر شوانی چاک بێ هەم پێخۆرت هەیە هەم جێخاوت هەیە هەم چی دەستێکش لیباس هەیە بە ئیزافەی چاکمە و کۆش و دوورەشتا دەڵێ چێ ئەمن نۆکەرێت دەکەم ئاغا وان دەلەوە ڕێنم دووگەیان هێندە لە ژێڵابێ دە دەرچی ئاغا لەشەوە نەچنەوە دەبێت سەری خۆتی پێ بستێری ئەوەندە فەقیرە ئەوەندە بەستە زمانە دیارە کوڕی چاکە خولەجان ئەلان تا ئەوڕۆ هەر شوانم گرتووە مەریان زیوە کوتی گورگ خواردویت مەریان زیوە کوتیان سێلاو بردوێتی مەریان زیوە کوتیان دە چالاوی کەوتووە ئەو نۆ سەرمەرەت بە بژاردن تاهویلی دەدەم بە بژاردنی سێ تاهویلی واری دەگرم ئاوەشان گەڵەو مەکە لە دەرکەوە نەچن بۆ مەکە بە گامیش هەر مەری خۆم ببێنەوە بەسە بە چاوان ئاغا چۆن دەفەرمووی ئەوا دەکەم ئەوە بە ئێتباری تۆ مەروماڵاتە بەوەی دەیسپێرم سپەی دوو سپێشی شتێش بێم نیخەی تۆ دەیگرم ها ئاغا خاترجەم بە خاترجەم ئەمە ئەرزم کردی وتم دەبێت سەری پێ بسپێری بەڵام چونکە بە زمان فەقیری خەڵات و بەرەتەکەشی بۆ ببڕەوە ئاغا ئەویش هەتمان دە نەزەرمەندە ئێستا ژەڵم تاوە درەنگایانە کەوتم چین ئەو مەروماڵاتە بە بژاردن بۆ خۆت تاویلی دەدەی بە بژاردن تاویلی وەردەگری زۆر چاکە هەر شوێنێکی تۆ بفەرمووی دەفەرم با بڕۆین ئەنگۆ بڕۆن ئەمن هەر لە ماڵە دەبمدا
زۆر بابژاردن تاویلی بدە زۆر ئێوارش دانهێنە وێرەدی ئەرێ وڵا ئەڵانەوە بخۆن لە شوێن لە نێو جاومەیە دەلەوەرن ئێوە با مامنۆن و بێت لەوێ مڕەکانم بە بژاردە بداتە ئەمیش ئێوارێ بخۆت و مامنن و وەرن مەڕەکان و بە بژاردە دەدەمەوە باشە ئاغا زۆر باشە مامنەنەوە ئالان لەگەڵ قوڵای دەچیمەرەکانی بە بژاردن تاویل دەدەی ئێوارە بخۆشم دی بە بژاردن تاویلی وەری دەگرن بەچاو دابڕۆ ماتالێ خداحافیز وەرە با وەرە خداحافیز هەرچەند چاویلی دەکەمەوە هەر بۆ شوانی ناوێت بۆ خۆشمە لە ماتالی ماوە گیان ئەوەش مەڕەکان بە قوربانێت بم دەبۆم ببژێرە مامنەن و ئەلئان وەرە با تحویلی دەم بابم چاوی لێکە خولە گیان گیان ئەوە یەک ئەوە یەک ئەوە دوو ئەوە دوو ئەوە سێ ئەوە سێ ئەوە چوار ئەوە چوار ئەوە پێنج ئەوە پێنج ئەوە شەش ئەوە شەش ئەوە حەوت ئەوە حەوت ئەوە هەشت ئەوە هەشت ئۆوەش نۆ ئۆوەش نۆ نۆ دانەیدی نۆدان باشە بە قوربان باش شابزانم ڕووی من چۆن سوورلێکەوە لە کناغای ساقڵە و قەڵەویان دەکەم ئاغاش پوڵم دەداتێ خەزاڵی پێدە جۆز ئای بە قوربانت سەرچۆبی بۆ دەکڕم بە خەزاڵێ باشە دێت خەزاڵ دەوا من دەڕۆمەوە نێودی بابم ئەمنەوە بوومە شان خەزاڵ لە کتینی هەودێ باسم بکە خداحافیز مامنێن ئەمن دەچمەوە نێودەی بابم چاو مامنێن ئاگال لیان لێ گورگ نایانخوا باشە خداحافیز دەوەرە 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 دا خەزاڵ جان و مەڕەکانی شەوێناو بە ساغ و سلامەتی ئاغاش زۆری پێخۆش دەبێ پوڵەیەکی زۆرم دەداتە دامیجە تۆی پێدە جۆزمەوە و سەرچۆ پێدەکرم خەزاڵ جان جا دەڵم ئێوەران لەجا خۆشە سبحەینان بەری مێرگان سبحەینان بەری مێرگان خۆشە دەکەڵ یارەبی لە کوێستانی سەمرەندان لە کوێستانی سەمرەندان جتێ گوارەی بۆ دەکڕم لە دێڕ و لە عیل و مەرجان لە دوڕ و لە عیل و مەرجان دەبە خەزاڵ لە گوێی کە ئاوەدان بە شاروێران ئاوەدان بە شاروێران دا پێتە دەڵێم خەزاڵ چۆ پێ دەگرم حتە دەکەوم حتە دەکەوم بەحان ئاغاش دێ ئەو حەمای پێخۆش دەبێ مەرەکە مەڕۆ هەڵعان ئاغا دێ پوڵم دەداتێ مامنەنۆ خولا چۆنە خولا ئەمنۆکەری تۆ ماغا سلامەت بی مامنەنۆ قەڵەوە بوون دەساوت خۆش بێت چاکە لە وەراندون هەموو قەڵەوە بوون دەڵێم چۆخە ئەو مەرانە دەڵێ دەنگیشی کەم و کەسریە دایراوەکە خولا جان یان وەرێرە بزانە داوەرە بزانە باشە بە چاوان وەرێرە داوەسە بزانە دەڵێ چاقە ئەو مەرانە کارانە من چاوم پێیکەوت دەڵێ یەک دانەی کەمە بەیانێت و کەبربوو نۆدانە بوو بەڵە قوربان نۆدانە بوو ئەلئانەوە هەشتانەیە بەڵە قوربان هەشتانەیە هاتی دێ لە مۆدێلێتەوە مامنەن و هاڵەکە
کولی گیان گیانی کولی بەیانی ئەو مەڕانەی کە تەحویلی تۆماندان نۆدانە بوو بە قوربانت بم بەڵێ نۆدانە بوو بە قوربانت دەبم ئەلئان 8 دانێ با بکەم ئەلئان 8 دانێ با بکەم وڵێجان مام نەنوە تۆ زەمانەتی کرد بوو بەیانێ ئەو مەرانە بە بژاردن تاویلی تۆ دراوە ئەلانە من دەڵێم 9 دانێ تۆ دەڵێی 9 دانێ دەڵێم 8 دانێ دەڵێی 8 دانێ ئاوە ئیدامەی بدی کوڕە چاوت ڕۆژی خراپی دەبینە نەڵێ پێم نەکوت دا آخر ئاغا من نۆکەری تۆم هەرچی تۆ بڵێ من دەبێوا بڵێمەوەی دی دەڵێ بەیانی 9 دانە بوو دەڵێم 9 دانە بوو دەڵێ ئەلعان 8 دانێ دەڵێم بە چاوان 8 دانێ ولا گیان بەیانی 9 دانە مەرز بەر بوو بەڵێ بەیانی 9 دانە مەرم بەر بوو ئەلعان 8 دانە هێناوەتەوە ئەلعان 8 دانە هێناوەتەوە ئەی خۆت الخوت الزەهری مات جوال مەمنون دەڵێم مام نەنوجان جان ئەوە وا دیارە بەلەخەر هەست بە شەرەی زمانی خۆیە بە گاڵسبوون و توورەبوون جوابی نەدای برێکی بە پێکەنین بە بزە و شتی وە گلیت کێ بدە بزەنە راستی دەڵێیان نا خودە گیان گیان بە قوربانت بوو بەیانی 9 دانە مەرز بر بوو با بەکەی با بڵێ بەیانی 9 دانە مەرم بر بوو با بەکەی با بوو ئەلئان 8 دانەیە بە قوربانت بوو ئەلئان 8 دانەیە بە قوربانت دەبوو بابا مام نەنەوە ئاسابی مەخرا دەکا فایدە نییە محەممەد و شێ برۆ گۆپال مۆپالە بینێ بە کوتێک متەشی بزەین راستی دەڵێیان دەڵێم ئەلئانەوە چوو کوتەشی بێنێ ها تا ئەو دەڕۆ دەگەڕێتەوە ئەتوو وەقتی پێ راستی بڵێ ئەلانە مخواشی لێ دەکەم گیان مامنن و بەشکەم زمانی من چاترا لەبێ خولخولێت جان گیان لەسەر سەرت گەڕێم گیان بۆ قوربانێ و چاوانت دەبم دەبەریت مەرم بۆ قوربانی ئەو کەپۆشم شاڵیت دەشەی سەرت گەڕێم بۆ قوربانی ئەو بزەی لێوانت دەبەرەوە سبێلەکەیتانێنێت مەرم ئەو نۆمەرەی برد بووت بەیانێ ئەلئان بوونە 8 دانە بۆ 9 دانە بوو بۆتە 8 دانە بۆ 9 دانە ببوویتە 8 دانە بێفایدەیە بێفایدەیە کوتێک دەزانێت خۆناغ لەکوێ بێفایدە بیدە بۆ من محەممەدوش خوڵە جانەوە چێ ئەوە گۆپاڵە ئافرین دەڵەمەدیەوە چیە ئەوە کوتێکە باش زۆر چاکە دەزانی بۆچی دەبێ بۆچی دەبێ بۆچی هەڵدانێ باش باش ڕاستێنە بەهۆی دەتکوژین ئەوا بڵێم چیە من دەبێ بڵێ 9 دانە مەر بوو خلاص سوبراوە 9 دانە مەر بوو ئافرین ئەلە بۆ 8 دانە مەرە ئەلعان سوزان بۆ 8 دانە مەرە فایدێنەوە بەشێتمان دەزانێت دێرەش ئەو ئەگەر لێ ڕاشێشن چیە مێشی دێتەوە سەرجێ ئاغا بکشێوە نەبادا خوددا نەخواستەوە چۆکە پێغومەیە ئای بۆ یەبۆنیم ئەخەی بانە ئێستا مشکت هاتە سەرجێ خۆدیان نا گۆپام لێ دەکەن چونکە فەقیرم زاڵم و زۆردارەکان بۆ هەولێ کردم چم کرد بوو مەڕێک ئەوەی دێنێ ئەلئانیش ڕاستی نەڵێ لەوەی خراترت لێ دەکەم ئەلئان بە مامەنوو بە هەموو چێ دەڵم چییە لێت خوڵم بۆ تەویلە قانت بیدەن بڵێم چیەخە من دەبێ ڕاستی بڵێ 9 مەر بوو یان نا بەڵێ نامەر بوو ئەلئان 8 مەرە ئەلعان 8 مەرە هەز ڕاستی ناڵێ هەر قسەی ئەوە لە دەڵێەوە زۆر چاکە مامنەنوو بڕۆن پیری بگرن با ببین مامەدووشی بڕۆیاڵە پیری بگرن بە ڕاشی بێنم وە پێشکەوە وە پێشکەوە خوددا قەزە بێنە بزانم وە پێشکەوە وە پێشکەوە خوددا قەزە بردێگریارێ وەڵا تۆ بۆ ڕەحم بە خۆت ناکەم بڕۆ بزانم بێش
ايه تماشا تماشا ورزانه الآن خلا أو نومرة كتهويل مدابو نومر بويانا بلا قول بان نو سربون أفرد الآن هش سرة بلا قول بان هش سرة نخي دواهم اللي دانو كتانا الأودي له الأودي لتوا كل الراستين علي دلم مامننو خانت بدا ها قبل امشي اغا جلي ببابكم جان بقربانت جان بياني نوسر مربربو بلا باني نو سر مربربو الآن هشترتنا وتوبابا كي بابو الحان هش سر منا وتوبابا كي باب أخاتو أبرو من بوري بلك ما شفت قبل امشي الله مامننو فايديني أو سيدي كار أويا بيبا كان جبنا اللي يلا زرتك محمد راشيش وبلك وبزانك راو سرونا راو ما كذا كلا شواتي ومين داري ورجل وبزانك يلا نا الان وزمانی دیم بۆ خۆم دەزانم تاالان سێ چوار شانوالێ کردووە هەر ڕاستیان کتۆ ئەی خولەی ناخولە ئەلان پێ دەڵە پوتێک چەند کیلۆ راوەستا مەریمە دەیفۆتێنێ ها دەکەیتون کە ناچو 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 بزانك واوەرە مەهەممەد واوەرە شمارن شوێر دەڵە گوێ لە بەسم راوەسە بزانم بەناشکوری نەبێ خۆ تۆش پیاوت نیە نۆکەرت نییە ئەوە چێ هاتگوتوایانکە نازانم یاوە شوێن ئەوەش نوک نا ئەلان وەزمان دێت وەزمانی دێت مامنونو بڕۆم بێنن دەرێ محەممەد بڕۆ توش دەگەڵێت وەرە دەرێ وەرە دەرێ بزانین چەند بێبوو جاوکەکەی وەرە دەرێ دەی خولەجان ئەلان کێفت سازە ئەلان مەرەکانی بربووت نۆدانە بوو نۆدانە بوو بلا قربان نو دان ئەوەی هێناوتەوە هەشتانەیە بلا قربان هش سر کوڕە ڕۆڵە بەیانی نۆدانەماندا بوویەی ئەلانەکە هەشتی هێناوەتەوە بلا الحان هشت منا وتوبابا دەڵێ مامنن هیچ فایدەی نییە نە بە لێدان نە بە خانگدان ئەوە ڕاستی هەر ناڵێ دەڵێم چۆنە محەممەدی بنێرین هەشت نەفەری بینێ بزانین بە فورمولمورمولەوە حاڵێ نابێ زۆر باش محەممەد دەستی بەری هەڵدە بڕۆ هەشتانە جوانی ئاوای بووم بێنە ئێرێنە باشە فەور زوو بێنە بزان ئەلان حالە دەبێت او محمد استڵی لاوە ئەی نییە ئەی نییەوە ئەو محەممەدش پەیدا بەوە هێناتن جەماعەتێ باش دێرە راوەسن کاک هەموو راوەسن بە خەتی بن بە خەت ڕاوەستم بە سەفێک ڕاوەستم ئاو باشە باو مامنەن و گیانە با بشاردن حاڵی تۆ وەرە ڕۆژیان وەرە بابەکەم خولەی گیان جان ئەوە یەک ئەوە یەک خولەی گیان ئەوە دوو ئەوە دوو ئەوە سێ خولەی گیان ئەوە سێ ئەوە چوار خولەی گیان ئەوە چوار ئەوە پێنج ئەوە پێنج ئەوە شەش ئەوە شەش ئەوە حەوت ئەوە حەوت ئەوە هەشت ئەوە هەشت ئەوەش دوو ئەوە نوە باشە بابم دا چۆن مامنن و ئەوەش یەکە و ئەوەش یەکە جا قەتیشتی وا دیوە باشەوە نوە دەی دەفەرمووی چ بکەین ئەلان خولەجان جان ئەو نۆ کەسەی ئەمن دەنێرن دەسن هەچ کەسە ئەو مەرانێکە نەتێناوەتەوە دەی دەڕۆنێکی یەک مەری پردەدەنێ باشە دەمێ داخلدا پێت نیشاندەم کە مەر هەموو کەسی دێ حاڵە بوو محەممەد دەڕە و مەرانێکە لەوێن هەموویش یەک مەری پردەدەنێ ئەوەی بێمەرما دێتەوە ئێرە حاڵە بۆی دەبڕون دێ دەبڕۆم بابم بڕۆن ڕۆم بە قوربان بڕۆ هەنێ کەمەرێکی جەردا تێ بێنێتەوە ئێرە دەبڕۆن دێ
ئەلا مەمنون و حاڵی دەبێت حاڵی دەبێت دیگە ئەو جورە بۆمان حاڵی نەبێت تازە ئەو کابرایە بمە حاڵی نابێت بەڵێ مەرەکان ڕۆی فەوتایەتی سەبۆ مامە والله هذا مرة خوي تو ده هات مرة ما برنا كوت آغا ئاها خولەزان مەری وەی کوا ڕاز دکان مەڕی تۆ کوا مرة نبوة وەبەرت نەکەوت مرة نكو محەممەدۆ کێ ولا محەممەدۆ کێ ولا وای چ لێرەکەم ماچەکەم دێ بە قوربان دەگەڵ ئاغای ئەشتم کەوە وای چ لێرەکەم